بێگومان لە جێبەجێکردنی چاکسازیدا بەرژەوەندی خەڵکانێک کە سەرپێچی و گەندەڵیان کردووە دەکەوێتە مەترسیەوە. یەکێکی تر لەو بەڵێنانەی کە مەسرور بارزانی سەرۆکی کابینەی نوێم با هاوڵاتیانی هەرێمی کوردستانی داوە پرسی ڕێگریکردنە لە قۆرغکاری و ڕەخساندنی دەرفەتی لەبەر بۆ ململانی بازرگانی لە هەرێمی کوردستان. بەڵام ئایا دوای زیاتر لە ساڵێک و 3 مانگ ئەو بەڵێنەی جێبەجێ کردووە؟ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا لە بارودۆخێکی سەختی دارەیدا دەژین. ئەوەش دەرەنجامی حکومڕانی چەند ساڵەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە کە کۆنتڕۆڵی تەواوی جومگەکانیان کردووە. ئەو بەڵێنەی سەرۆکی حکومەت لە کارنامەکەیدا هێناوێتی لە بنەڕەتدا پێویست ناکە بەڵێنی بۆ بدات، بەڵکو دەبوایە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا حیزبەکەی و کابینە یەک لە دوایەکەکان کاریان بۆ بکردایە. حیزبەکەی سەرۆکی حکومەت پشکی شێری لە قۆرغکردنی سەرچاوە دارایەکانی هەرێمی کوردستاندا بەردەکەوێت بە جۆرێک هەزاران کۆمپانیای وەهمی بۆ سەرجەم سێکتەرەکان دامەزرێنراون کە بە تەسکیەی حیزب و لەناو حیزبیشدا بە تەسکیەی چەند کارکتەرێک نەبێت ناتوانن کار بکەن کە لە ڕێگەیەوە ماگانە پارەیەکی زۆر لە داهاتی گشتی دەبەن بێ ئەوەی بتوانن سوودێک بە هاوڵاتیان بگێنن. بە واتایەکی تر حکومەت بۆتە کرێچی حیزب و کۆمپانیا و بنەماڵە. کابینەی نوێم هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە ئامانجی نەبوو کە قۆرغکاری لە بازاڕدا نەهێڵێت، بەڵکو هەر هەنگاوێکی نابێت بۆ تەسفیە حیساباتی شەخسی و حیزبی و ململانی نێوخۆیی باڵەکانی حیزب بووە. چەندین بڕیاریشمان دەرکردووە بۆ سوککردنی بار و گوزەرانی خەڵکی کەم دەرامەت و ئەوانەی هەر لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکی کابینەی نوێم قەیرانی غاز لە هەرێمی کوردستاندا سەری هەڵدا و ماوەی زیاتر لە مانگێک هاوڵاتیانی هەرێم بە دوای بوتڵە غازەکانەوە بوون. نرخی بوتڵێکی غاز لە 50,000 دینار نزیک بوویەوە کەوە دەرەنجامی ئەو قۆرغکاریەیە کە سەرۆکی حکومەت لە کارنامەی کابینەکەیدا باسی کردووە. لە سنووری زەرد هیچ کۆمپانیایەک ناتوانێت بێ ڕەزامەندی حیزبەکەی سەرۆکی حکومەت پرۆژەیەکی بچووک وەربگرێت. لە سنووری سەوزیش بە هەمان شێوە پرۆژە گەورە و پرداهاتەکان تەنها بۆ کۆمپانیەکانی نزیک لە بڕیاربەدەستانی حیزب دەبن. دەرهێنانی نەوت و هەناردەکردن و پاڵاوتنی بە تەواوەتی دراوەتە دەست چەند کۆمپانیایەکی وەک کارگروپ، ستێر گروپ دەیان گروپی کۆمپانیای دیکە کە سەرجەمیان لەلایەن قسە ڕۆیشتۆکانی حیزبەکەی سەرۆکی حکومەتەوە بەڕێوە دەبرێن. ئایا سەرۆکی حکومەت توانیوێتی ئەو قۆرغکاریانە ڕابگرێت؟ قۆرغکاریەکانی حیزبە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان تەنها لە سەرچاوە بازرگانەکاندا نەماوە، بەڵکو لە پێدانی زانیاری بە میدیاکانیش قۆرغکاری دەکرێت. ئەوە تا زانیاریەکانی ناو وەزارەتەکانی حکومەت سەرەتا بە کەناڵەکەی سەرۆکی حکومەت دەدرێت، پاشان بە کەناڵەکانی دیکەی ناو باڵا جیاوازەکانی حیزبەکەی سەرۆکی حکومەت و دواتریش بە حیزبە هاو ئاوازەکانی حیزبەکەی سەرۆکی حکومەت. تەواوی دەستگا و کەناڵە فەرمیەکانی حکومەت خراونەتە خزمەتی ئەجێندای باڵەکەی سەرۆکی حکومەت لە ناو حیزبەکەیدا. بە جۆرێک سەرجەمی ناوەندەکانی ڕاگەیاندن ڕووماڵی ئەو چالاکیانە دەکەن کە پەیوەندیدارن بە باڵەکەی سەرۆکی حکومەتەوە و لە ململانە سیاسیەکاندا بەکار دەهێنرێن.